فەرموو برای بەڕێزم. من لەو پرسیارە دەستێ دەکەم کاک عەلی بەڕێز وەکو بریکاری وەزیر ئاگادارە لێبوردنی گومرگی کراوە بۆ کەسێک هیچ کارگەیەکی نییە لە هەرێمی کوردستان وەکو بازرگان لەناو وەزارەتی پیشتازی؟ یعنی بە گەندەڵی من باسی گەندەڵی ناکەم با بمبورە وەکو لە مەلایەسینت پرسی دووجار تاکید کردو لە بەرنامەکەی خۆت هین هەیە بەس خۆزگە هەموو وەزارەت خەریکی ئەو نوع گەندەڵیە بووە بۆی بۆ هەمووتانی بکردە. با من بۆ دڕونکەمەوە با من بۆ دڕونکەمەوە بەڕێزان یەک شت لە ناو تەواوی خەڵک و بە تایبەتی ئەوانەی کە لە میدیای ئیشەکەن شتێک مەسەلەن نازانم بە هەڵە گەیانراوەیە چۆن چۆنیە کە ئەڵێن لێخۆشبوونی گومرجی تێگەی لێخۆشبوونی گومرجی تایبەت بە سەناعەت تەنها بۆ ئەوانەیە کرێ کە مۆڵەتی کارگەیان هەیە. یعنی خەڵک هاتووە کاکە بازرگان ئەڵێ لێخۆشبوونی گومرجیم بۆ بکە کاکە لێخۆشبوونی گومرجی من ناتوانم بیکەم. من ئێستا ڕئاسەتی هەیەیەکەم کە نوێنەری ئەنجومەنی وەزیرانی تایە نوێنەری وەزارەتی دارایی تایە نوێنەری وەزارەتی زراعی تایە و تەنمیی سناعی خۆمان نوێنەرایەتی تیارە بۆ کەرەسەی سەرەتایی ئیعفاکەم. اینجا چیمان کردووە بۆ ئەوەی ئەو قسە و قسەڵۆکانە کە لە تەواوی شوێنەکانە بڵاو بوویەوە لە ئەنجومەنی وەزیران بانگەکراین لە شوێنەکانی کە ئەیان و کاکە کە ئیعفای گومرگیتان کردووە بۆ خەڵک کە کارگەی هەیە مۆڵەت بەڵام کار ناکە و داخراوە بۆ ئەمە ئەم لیژنە پاڵا پێگێت ئەم لیژنە باڵایە ئێستا ئەبێ بەسەر خەتی کارگەی نییە کارگەی نییە حەزەکە سەر ناو بۆیلەکە خۆمپیشانی دەدەم لێبوردنی گومرگی لە هەرێمی کوردستان بۆ کراوە 1 دینار ئەوەنە بێباش باجی ئەو دەدەم بۆیە ڕەحمەت لێبێت چیمان کردووە سەرمایەکەم هەمووی دەوازمەوە کاکە بەڕێزم نەدێڵادارە من تاکە کەسێک ئێستا لە ڕێگەوانە مەریوان لێ کارگەدەم زەحمەت لە داخیەوە بەڵێ لەبەر ئەوەی کابرا کارگەی نییە من کارگەم هەیە ئیعفای گومرگی بۆ کراوە 1 دۆلار نادا لە گومرگ وەکو بازرگان وەکو بەڕێزانە باسییان وەکو بازرگان دیێنێتە ناوە ناوی بەڕێزێ ساڵح کاک ساڵح پێم خۆشە ناوەکەیشی بڵێ ناوی مەعمەلەکەیش بڵێ کاکە من لێرە پێوەرە ناو وەزارەتەکە تۆ بیانە دەرەوە زەحمە نەبێت ئەگەر ئەو گەندەڵی کاکە ئەو گەندەڵی کرابێ من کردومە چۆن ئەبێشتی وا من ناڵم جەنابەت کرد وتم ئاگات لێتی نەگوت تۆ کردوتە کاکە ئەمە 2-3 ساڵە هەیە و کابرا بەردەوام و ئیعفای گومرگی 1 دۆلار هەر بەردەوام ئێستاش بۆ ئێستاش بەردەوام و ئێستاش لە گومرگەکان دێتەناوە کاکە دەگەم کە گەشتێکی وا بێ بەڵام ئەتوانی دوای بەرنامەکە پێی بڵێ بەڵێ بەسەر ئیجازەکەی وەبەرێ چۆن من لەو داخەکە ئاگادارە سەرمایەکەم دەبەمە ئێران کاکە برام ئیجازەکەی وەبەرێنانە یا سناعەت چکە ئێمە ئیعفای گومرگی دوو لیژنەی جیاوازەیە کاکە ئیجازە نییە کاک عەلی بەڕێز ئیجازەی نییە ئیجازە کارگەی نییە کاک بەڕێز ئەخمەڵی نییە کاک عەلی گیان بەڵگەکەم پێیە ئێستا لە گومرگەکان براکەم بۆستە تخوا برای بەڕێزم برای بەڕێز سەیریکە من نایڵ بەنیوە ناچڵ مۆزوعێک بۆ بینەران بەجێمە هێڵن نابێت کە عەلی تۆزە شانی وەزارەتیش خۆش نابێت بۆ خۆم خۆش نییە بۆ خۆشم خۆش نییە ڕێحەزەتی ئەو لیژنەیەکەم چۆن یەکەم کە دروست مەکە ئەمە لە 100 دڵنیای هەر یەک کەسەیە یا زۆر کەسی وایە تۆ یەک کەس دەناسی نە کارگەی هەیە و نە هیچ ئیعفای گومرگی بۆ کراوە ئاخر بە ئیجازەی وەبەرێنان یا بە ئیجازەی وەبەرێنان یا پیشەسازی کاکە کۆمپانیایەکی هەیە بەناوی کۆمپانیا ئەخ نابێشتیوە علی گیان زەحمە بەڕێزم لە مانگی 2021 کاگرنج ڕۆژێک بە یارمەتی با من جوابی خاڵی یەکەمت بمەوە کاگرنج ڕۆژێک وەرە لە ئۆفیسەکەم قاوەیەکە خۆینەوە باشە لیژنەی باڵای لێخۆشبوونی گومرجی وەرە بزانە ئێستا چیمان لێ کردووە بۆ ئەوەی ئاماژەم پێیا توندمان کردەوە هەمووی هاواری لێسا خاوەن کارگەکانی جوانەی کە ئیشیشیان لەگراوانیان لێسا وتم کاکە هاوارتان لێن نەچێت لە قازان جێ وتیان بۆ وتم معقولە ئیجازەی هەیە بەڵێ ئیجازەیە بەس کار ناکە یەتی ئیعفای گومرجەکە وەکو تۆ وەرەگرێت وایە ئەوەی فرۆشێتەوە بە تۆ من بە قازانجی ئێوە ئەوەم کردووە بۆ ئەمەش وازم نێنە ئێستا بەسەر هێڵی ئینتاجیانەوە بەسەر هێڵی ئینتاجی کارگەوە ئەبێت دوومان کارکردنم بۆ تەسجیل کا بە موسەجەلی بۆی من لە چوارچێوەی دیوارێکە دانەنیشم ئیمزاکە بە ئارەزووی مەساج بکەم یانەیکەم ڤیدیۆ و داداشۆم داناوە عەرزیەکەم خەڵ کارمەندم داناوە حەزەکەم بزانی سەیری هەر 6 ڕۆژەکەیەکە بە دەقە ئەگەر ناوی ئەو کارگەیە لە لای ئێمە هەبوو بەڵێ بەسەر چاو لەوە چێ هەبێ بەڵام وەرە سەیریکەت سەی تەسجیلەکەیەکە ئەگەر نەبێت چکە ئەوە خۆش نییە ئەگەر هەبوو هەر خۆی لەگەڵ دوان لەم بەڕێزانە من داوەتیشیان دەکەم با بێنە هەولێر
ڤیدیۆکە ئەگەر هەبوو ئەگەر بۆمان کردبوو من داتە شۆم هەیە لیژنەم هەیە لە میوانداری یەکەم و بۆشی عەرزەکەم ئەمەش یەکێکی ترە لەوانی کە بەتەمایە بڕۆ بە زۆریشیان ڕاستیت پێ بڵم بەتەمان بڕۆن بەڵام هەنێکیان ئێڵێن هەنێکیان نایڵێن خەڵک ئازادە خۆ من بە زۆر قسە بە خەڵک ناکەم کاکە تۆ بێزەحمەت گریمان خوا نەخواستە من وەزیری پیشەسازیم باشە بێزەحمەت برای من باوکی من بۆ ئەڕۆی ئەم پارە جوانە لە وڵاتە پیاو کردووە بۆ ئیبیتە دەرێ کەس ڕاوی ناوی بۆ لێرە مەعمەلەکە و داخەی مەعمەلی چی و هەیە چەندێ پارە بیتە دەرێ چی تەوێ بۆ جێبەجێ بکەم فەرموو کاگرانس دەست خۆش بێ من ئەو پرسیارە جوابی ئەو پرسیارانم بەرەوە تۆ ناڵی کەس لێمان ناپرسێ بەسەر چاو لە سێ چوار خاڵ بۆ چڕ دەکەمەوە بۆیە یەکەم پرسیارم بۆ کاک عەلی ئەوە کرد لەگەڵ جەنابەت دەچم بە بەڵگە ناوەکەی دەدەمێ ناوی سییانەکەی کە ئێستا لە گومرگەکانەوە بە ئەعفا بەبێ کارگەر دێنێتە ناوە بەسەر چاو بەڵام لە بەرنامەی بە نەزەر ئەتیبار وەرێگرم زۆر سوپاس دەکەم دەستخۆشیشت لێ یەکەم بەڵام هەر خۆت نابات دوو بەڕێزی تر کاک شێخ مستەفا با یەکێک لەوانە جەنابەت بی لەگەڵی من ئێنمە ناو لیژنەی باڵاوە بە کتابەکەوە بەو میمۆری کە لێمان سندووە ئێمە خەزانی میمۆری کارگەکان ئەهێنین ئەو لە دوومان کەمتری تیا بێ کاک عەلی ئیش نەکام کاک عەلی من زۆر دڵخۆشم بەوە یەک ناوە بیستوە ئاوا شۆک بووی بەڵام شێخ تو ئەو خوایە ئەم حاڵەتە لە کوردستان هەیە یان نا مەسەلەی ئەعفای گومرگی بە ئەستا والله هەیە ئێستاش نییە بەڕاستی هەیە بەو شێوەیە کەوا ئێستا ئەبینین لە هەموو لایەکەوە ئەکرێ بەڵام لەوانەیە هەندێک لە وەزارەتی بازرگانیەوە ناکرێ لە شوێنێک ترەوە ئەزایەتی کاکە ئەعفای گومرگی کاتان لێکم تێکەڵی ئەعفای گومرگی شتێکی باشە بکرێ ئێمە ئەڵێن بۆ کەسانێک کە ئەهلی بۆ ئەوانەی کە وەڕاستی ئەوانەی کە خاوەنی مەسلحەتن کە پێویستە بکرێ بەڵام کەسێک لەلایەکەوە کەوا هەوڵ بدا بۆی بکرێ یەک پرسیاری نەبێ ئەوە نابێت ئەگەر مەعمەلێک هی شیش بێ هی هەر شتێک بێت ئەگەر بەخوێی چێژ بگاتەوە بە لوتکەی دەسەڵاتەکانی کە ئەم وڵاتە بەڕێوابن توخوا قانونی حیمای ئینتاجیشیان بۆ دەرناکەن طبعا بەڕاستی با پێو بڵم ئێستا لە وڵاتی ئێران کە سەیرەکەی مەوادە ئەوەلیەکان بە بەلاش ئەیەنێ بۆ شتەکانیان یەک پرسیار حکومەت هەرێمی کوردستان ئەگەر هات بێ ئەم وڵاتە سەخاوەکان بەبێ بەرامبەر بداتێ زروپیان بەو زروپە ناکە نا ئەوە ناڵم من نانا بۆ بە بەلاشمانات ێستا نەوتی ڕەش من ئەوە ناڵم کاکی من ئەوە ناڵم ئاخر خۆی ئەوە باشە ئەوە لە وڵاتان بەبێ بەرامبەر ئەندرێ ئەمە من ئەوە ناڵم ئەو مەعمەلە گەورانەی کە هی حیزبن لە وڵاتە ئابا سەرقتر کاعلی ئەو کارگانەی کە کۆمپانیاکانی حیزبی لە پشتەوە حیمایانەکەن یان نایکەن فەرقی نییە لەگەڵ کارگەیەک کە هینی کەسێکی بێ پشت و بێدەست و بێ قاچە ئەوە واقعە لەبەرەوە کاعلی زۆر زۆر وا شۆکمە ئەزای چی کاگران نا مەسەلە شۆک نییە کاکە مەسەلە ئەوە نییە من لە خۆی کاعلی لەو بابەتەوە لە وەزارەتی ئەوانە لەوانەیە ئەزانم لەوانەیە نەبی ئەمە نەگەوە بە چرکێژ ناکرێ لە وەزارەتەکەی منە با من بۆ دڕونکەمەوە بۆ چەند لێخۆشبوونێکی گومرگیە بەڕێزان لێخۆشبوونی گومرگی سناعی جیاوازە لە لێخۆشبوونی گومرگی هەر لە دەستەی ئیسیسمان ئەم ئەڵێ هەر هیچ هیچی نییە کۆمپانیای هەیە مەعمەلی هەر نییە تۆ لە من تێگەی یاسای وەزارەتی کار و کارەباری کۆمەڵایەتی تۆ خێرخوازێکی یەی مەکتەبێ دروستەکەی کاکە لێخۆشبوونی گومرگی بۆکا بۆ کەرەسەکانی ئەمە لەسەر سناعە بۆ مەحسوبیەکە ئەو پیاوە بۆ فەرشی مزگەوت کردوێتی بۆ لەسەر مەعمەل نییە من باسی کەرەسەی سەراعی مزگەوتە بۆ ماڵی خۆی بۆ گیرفانی خۆیەتی پارە پیا دەکا بەسەر چاو دەیان نمونەم هەیە بەڵام ئەگەر کاکە دەلی بکڵەرەوە خۆ مشکلەکەی ئەم وڵاتی کارگەکان وا چەند کارگە داخرێ بە پێی ناوەکەی پێ بڵێ ئەم مشکلەکە ئەگەر شتیوا تێپەڕ بوو من ئامادەی هەمووی جادێکی ئیداری مەتاوکو فەسڵ کردن بەڵام ئەگەر وانە بوو باویش لە بەردەم محکەماوە بەڵێ یەک دقە مایکە پێ نییە بە قوربانە بە دەیەک دقە ئاخردا فەرموو کاکەم وەڵامی و پرسیارانەمەیتەوە یان کاکڕانس پێشەوە بێتە وەزیری پیشەسازی بازرگانی یەک شتی ترم بۆی هەیە ئەویش لەگەڵ بەرنامەیەکی هەبوو لەگەڵ مەلایاسین کە زۆر بەمان خەڵک سلێمانی دیناسین
تاكيدی زۆر لەوە کردەوە وتی بڵێ سەرانە وەردەگرم کوتی ناخر خۆتۆ کاک ڕەنجوام لەمەکە بەیانی لە سلێمانی نەمێنم کاک ڕەنج هەندێک پرسیار هەیە بەڵێ ئێستا دمە سەرەوە کاک عەلی باسی جەدای اقتصادی جا من کوا پرسیاری محرجم لە تۆ کردووە هەر پرسیارم لێ نەکردی ئێستا هەمووی وەڵام دەدەمەوە وتم پێش ئەڵێم بۆ ئەڕۆی بەساقەوە بۆ ئەڕۆی بەسەرچاوم باسی لە جەدای اقتصادی کرد هەموو بەڕێزانەی لێرەن عەفوم کە هەموو بەڕێزانەی لێرەن لە خۆیانە بە قودرەتی قادر پارەیان بۆ نەهاتۆتە ناو باخەڵیانە و ببن بە خاوەنی کارگەیەک بەڕاستی ژیانیان بە قوربانی کارگەکانیان کردووە 24 ساعات و نەخەوتن و ژیانی ماڵ و مناڵیان و زۆر بەمان بە هەفتە ماڵ و مناڵیان زۆر خۆپەرست زەویمان هەر پێتان گەرمە بێت یەکسەر ئەم وڵاتە بەجێڵن یەکێکە ڕوا بۆ هەرچەندە بۆ مەریوان پێم ناخۆش نییە مەریوان نوری دیامان لەبەرەی کوردستان کاگڕەنج ئەم برایان شایدە من چەند شەڕ دەکەم بۆ ئوجینی هەڵم باشە ئەمە نمونەیەک بوو کە بۆ کاک عەلی بەڕێزم باس کرد باسی جەدای اقتصادی کرد کاک عەلی زەوی کاتی خۆی کە من جەدای اقتصادیم دانا مەترێک زەوی بە 15 دینار بوو کرێکەی ئێستا هەمووتان دەزان بوو بە 1000 دینار تاوانی من چیە لە جەدای اقتصادی کارەبا بە 15 دینار بوو بە 157 دینار باجی باشە لە دنیادا هەیە زەویەک لە حکوومەت وەربگری شارەوانیش کرێت لێ وەربگرێ باجی خاروبانەش کرد لێ وەربگرێ باجی دەرامەتی کرێت لێ وەربگرێ زمانی اجتماعی دەسەبەری کۆمەڵاتی دەڵە بۆ نییە کرێکارەکە بە 200,000 کا والله وبالله وتالله کرێکارەکەی بە 200,000 دینار مەمنونە ناو کارگەکەی منیشکە زمانی اجتماعی دەڵە دەبێت 300,000 بێ ئێڵۆن کاکە کرێکارەکە قبوڵێتی دەڵن نا من قبوڵم نییە لەبەر ئەوەی وەزیری دارایی زمانی اجتماعی خۆش بێت وەزیری دارایی هەمویان ڕاست ماردووە وەزارەتەکان کوی وەزارەتەکان هەست ناکەی ئێوە شتێکی تریشتان هەیە ئێوە زۆر ئیستیغلالی کرێکارەکان زۆربەی کارەکان دقیق ئێستا یعنی تۆ پێ دوایە گەنجەیە لەوانەیە بە 50 ئیش بکا بۆت بەس ئەی زەمیرتان وجدانتان سەیریکە نانا تۆ پێ دوایە زمانی اجتماعی غەڵەتی کردووە لەمە زمانی اجتماعی قانونێکی ڕێکوپێکی دەرکردووە ئەبێ کەمترین موچە 350 بێ با پێت بڵێم ئێوە استیغلالی ئەو لەلایەکەوە خۆتان دنیایەک یەک جەریدە ڕەخنەتان لە حکوومەتی یاریمی کوردستانەیە بەڵام ئەو وەزعی کە لەم وڵاتە دروست بۆ ئێوە استیغلالتان کردووە مافی کرێکار نییە من کارگە هەیە چوومەتەوە حەزەکەم بزانی وەکو سەردەمی سیاسەتی ئاپارتایدی ئەمریکا کرێکارە ژێنێت ئەزانی موبەریدەشی بۆ دانەناون وەکو هی کانە خەڵوزەکان وایە بابا دەتۆ بە عام قسەمەکە براکەم کاکە وەرە لەبەری ڕاپەڕین والله وەزع و هەلومەرج هەیە لە ناو کارگەکانی کوردستان کەسان بۆ مناڵی خۆتان قوبوڵی ناکەن کە بۆ کرێکاری ڕەشوڕوتی ئەم وڵاتە قوبوڵەکەن یەک دقیقە ئاخر خۆ خەڵک نازانێت تۆ چیە لێر قسەی منە بیستە جارێ باسی دەڤەری ڕاپەڕینم هەر بۆ مەکە هەفتەی 2 هەفتە پێش سەکارگە بەرنامەم لەوێ هەبووە حەزەکەم بزانی مهندیس هەیە بە 150 لەوێ ئیشی پێەکەن ئیشی نییە چی بکە بۆ من استقلالم بۆ ئەوانە استقلالن ئیشی نییە چی بکە یعنی والله هەر هەمووی هەر یەکە و بەقەدەر توانای خۆی لە وڵاتە استقلالی خەڵکەکە ئیتر مەسئولێ بەقەدەر پۆستەکەی من بەقەدەر مایکەکەم تۆ بەقەدەر معاملەکەت هەمووی خەڵکە چەوسێنینەوە بەڵام تۆ جنابت فەرمووت مهندس بە 150,000 دەکات ئیشی نییە ئایا 150 کە پێیاکە بڕاتە ماڵەوە کامیان باشترە تۆ توانی 250 و 300 بیتێ بۆ نایتە من پرسیارەکەم لەسەر ئەوەی وەڵامی جناب کە تۆ بتوانی 300 بیتێ سەیریکە مایکە پێ نییە بە ساقەوە بم ئجا لەبەرەوەی حکوومەت غەدرەکە ئیتر تۆش کەرتی تایبەتیش بیکە دەست خۆش من ڕوبەڕووی خۆی وتومە ڕوبەڕووی هەموو شتان وتومە کێش دژە ئەرگۆمنتەکەی منە مایکەکەی ئێمە بە دژم قسە بکاتەوە خۆ سەردەمی شەڕەت فەنگ نەماوە قسە بە قسە قەڵەم بە قەڵەم ڕەخنە بە ڕەخنە بەڵام تۆ لە کارگەکەی خۆتەوە قسە مەکە بە قوربانە بە من دەست خۆش آخر خەڵک گوێی لە تۆ نییە ئێستا فەرموو ناوەڵا مایک تێمێ کاگڕنج 150 بەڕای ئێمە باشترە من لەگەڵ تۆم لەگەڵ جنابتم بەڵێ باشتر 300 هەبێ 350 هەبێ 400 هەبێ وەرە لای من لە کارکی من بپرسە بزانن چەندیان هەیە باشتر نییە لەمە بەدوا ئەگەر یەک هۆکار معمەلی لەسەردا بخرێ ئەبێ لەسەر مافی کرێکار بێ نەک لەسەر سەبەکانی بەڵێ بۆ نمونە لەبەرەوەی کە باسی جەدوامان کرد ئەمانە هەمووی یەکجار نییە لە هیچ شتێکی دنیادا نییە لە 100 زیاد بکرێت لە 120 زیاد بکرێت ڕێژەیەک نەوت لە 100 بە پوینت فەرق دەکات هی ئێمە کارەبامان لە 1500 زیادی کردووە کارگەی ئۆکسجین و نایترۆجینە باشە کارگەی ئۆکسجین و نایترۆجین ئەوەی کە من معلوماتم هەبێت تۆ لێرەش خێرەکەی ئێستش بەڵام تۆ تەوێ خێر زۆرتر بکەی وەیە کوردستان بەجێڵیت باڵە بە لە 100 لێرە ئێستا خێر ناکەم بە پێچوانەوە نەخێر ئەو پیا ڕێزاگەدار بۆیە عەقدم لەگەڵ ئێران کردووە لەبەرەوەی ئێستا داغام بووم هەرچی هەم بوو دامنا نەخێر هیچم بۆ نامێنێتەوە نەک ئەوە سەرمایەکەشم پوکایەوە نەما وەکو ئیفلیجێکی لاتوە ناچارم بۆ یەکێک
لە داواکاریەکانی من لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەمە لەوانەیە تۆزە قورس بێ حکوومەتی هەرێم غازێکی غازی نەچڕەڵ گاز لە هەرزانترین گازەکانی دنیاە مەتر مکعبێکی بە $3 بە $4 ده ساڵە من بەدوای دەکەم سامانە سروشتەکان لە شوێنێک بۆ ئیشەکەی من دەگونجێ فەرعێکمان بداتێ بۆ ئەو ئیسفادی لێ بکەین بۆ هەرێم هەرزان ببێ ئەو هەموو پارە جوانە نەچێتە ئێران و تورکیا. ئەو غازەت چییە؟ ئەوەیە کە کۆ ناکرێتەوە لێرە؟ کۆ دەکرێتەوە هەیە و ئێستا کارەبا بەکاری دێنێ بە بۆڕی دەڕاتە ئەوروپا. داوای ئەوە دەکەین نامانداتێ باش کاتێک کە ئێمە ماوەدە خاوەکە لێرە هەبێ بە بەلاش مەتر مکعبێکی بە $3 نەیدا بە هاوڵاتێکی خۆی بۆ ئەوی بۆی هەرزان بێ ناچارین بچین لە دەرەوە بێنین یا تۆ بەس لەبەرەوە ڕێی یا کارگەکەمان لەبەر ئەوەی کە هیچ نەهاوکاری قەت لە بەرپرسێکی سناعی داوای ئەوەت کردووە بەسەن ئەو گازت بۆ دابین کرێت نووسراوم لە کارگەکەی خۆمەوە بۆ کاک محەممەد جەبار هێناوە بۆ کاک شەغاراس هێناوە بۆ وەزارەتی پیشتازی هێناوە لەوێ بردوومەتە وەزارەتی سامانە وەڵامەکەیان چییە؟ ئەسڵەن وەزارەتی سامانە سروشتەکان نووسینگەی وەزیری ئەو کاتی ئاشتێورامی گوتی هەر کفرە ئەو نووسراوە هێناوەتە ئێرە مشکلەیە گەزانی تۆ باسی مشکلەکەت بۆی ئەم پرسیارانت لێ یەکەم چونکە من لە ساڵی 2021 باب ئەمە ساڵ جواب بداتەوە ئەمە لە ساڵی 2019 بەشێک لە کارگەکانی کوردستان سلێمانینە بۆ شێوێنە بوو لە وەزارەت لەگەڵ بەڕێز کاک کەمال سەلیم کۆبنەوەیەکی کارگەکانمان کرد باز لەوە کرا چەند کارگە داخراوە کاک کەمال سەلیم ماوە الحەمدولله تەمەنی درێژ بێ وتی لە 5,000 کارگە لە سنووری هەرێمی کوردستان لە 2019 بەڵێ 3200 داخراوە 1800 لە کاردایە ئەمە قسەی 2019 تازەی دەست بەکاربوونی وەزیری پیشتازی بوو کە من لێ بوو ئەو شەرەفم پێبەخشرا ئاوا 2 دقەیەک لە خزمەتی جەنابتان قسەم کرد زۆر بوو قوربانە بم بەس نەڕۆی باش نەڕۆی ها معاملەکەومە بەرە دەرێ مەیکە دڵە گەورە بێ ئەوە جەنابی بریکاری وەزیر ئۆکسجینە بۆ پەیاکە ئەو ئۆکسجینە کێنا لە بۆ پەیاکە وانە جەنابی بریکار قوربان زۆر و زەبەنە وەکو تۆڕی قازانجێکی باش بەس چی ئەوێ بۆی بکەین من ئۆکسجین ئەزانی چی بەڕێزان هەر بەڕێزەیە کە قسە ئەکا ینی مەطلوب چییە ینی باز ئۆکسجین بەسەر چاخۆ خۆی ئۆکسجین لە چی دروستە بێ خۆی زانێت چی دروستە ئەی وەزارەت نانە غاز من بۆیە پرسیارم قوربان بۆیە پرسیارم لێ کرد من ساڵی 2021 دەست بەکار بووم لە وەزارەتە و بریکاریشی نەبووە ینی مؤسسەیەکی تازە بوو کە تەشکیل بووە هەوڵی لەگەڵ سامانە سروشتەکان بۆ هەوڵناین ئێمە بۆ هەوڵناین بۆ ئەوە ئێمە باشە بۆ مهلەیەکی نایتێ بڵێ تا من هەوڵێم مەڕۆ هەر ناڕوا و ناشی یەڵم بڕوە ناڕۆی عقدەکەی لە لای ئێمە کرد ئەی وەستێنین نێڵی بڕاشە عقدەکەی وەستێنین ئەوە تۆ ناتی تا بۆ بەرنامەکە باشتر بوو تازە تۆ تازە تاکەیفی خۆتە کاکە ئەوە نایڵێ بڕۆی ئەوە ناوەکە ویرێ بە باشماک قوربان نایڵین بڕۆی شێخ باشە ئەوە ناوچەی ئازا دەکرێتەوە لە مەریوان بۆیە مشکلەکەی وش حەلکە نێڵی بڕا بۆ سەڵتەنەتی عومان ئەو کوڕە قۆزە جگە لە مەعمەلەتی هەر لەبەر قۆزەکەی ناوە کاگرنج گەورەترین کێشەی ئێمە جێبەجێنەکردنی یاساکانە سەیریکە ئەوە جەنابی بریکار هەوڵەیە بۆ حەلکە شێخیشی زازەکە و ڕاگرێ تۆزێ بوەستە باش دەی هیچی ئەیجا با جوابیەوەی بم قوربان ئێستا بۆ نمونە دەڕانیە بەڕێوەبەرایەتی گشتیانێ فەرمودانیشتە ئاخر مایکە پێنیە خەڵک نایبیستێ بەڵێ جەنابی بریکار دەی ناڕۆی جارێ نا مەبەستم ئێستا نییە ناڕۆی ئەگەر بۆ بکرێ ناڕۆی تۆش کاراسانی بۆ بکرێ ناڕۆی هەر ئەو سێ خاڵە جێبەجێ بکرێ کەس ناڕات بۆ بەڕێبەرایەتی بەخواگەر دەسەڵات ئیسایەکێ لەوانەی کە دەسەڵاتم نییە عیبە نییە دەسەڵاتی من نییە نەکی منی ئەنجومەنی وەزیرانیش نییە بۆ لەبەرەوەی لە عێراقا بەڕێزان یەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدانی پیشەسازیە مەرکەزەکەی لە بەغایە لە بەسڕەوە هەتاوەکو 15 محافەزەکەی کە هەمووی بەڕێوەبەرایەتی هەیە لەسەر ئاست بۆ ڕانەی خۆشەویست بەڵێ ئیستیحداسی بەڕێوەبەرایەتی هەر حەوت بەڕێوەبەرایەتێکی سەر بە وەزارەتی بازرگانی و پیشەسازی کراوە ئیشەڵا وردە خەریکین ئەمە هەر بۆ پارێزگای هەڵەبجەش بامان شێوە و بۆ ئیداری گەرمیانیش هەر حەوت بەڕێوەبەرایەتێکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری بۆ دەرچووە ئێستا خەریکی پرۆسەی ئەوەین
بەسەر میلاکی بۆ دابنین و بەڕێوەبەرەکانیان بۆ دابنین و وەکو پارێزگای سلێمانی ئیشکا بە نیسبەتی دەسەڵات و بەڕێوەبەرایەتی گشتی قانونی تەنمی سناعی یەک مدیریەتی عامی داناوە وەکو قانونی تەنمی سناعی بەغا ئەوە لە پەرلەمانی کوردستانە سبەینێ لە کابینەی وانە بم بە شش خولی ششی پەرلەمانی وانە خولی شش ئەمە بێتەوە مثلا قوانین تعدیل ئەکرێ بەڕێوەبەرایەتیەکی گشتی هەیە ئەبێ بە 4 بەڕێوەبەرایەتی گشتی بێ 5 بەڕێوەبەرایەتی گشتی ئەمە شتێکی ترە یعنی ئەوە حەصریەن قانون دیاری کردووە دەسەڵاتی ئەم مدیرە نیە لەم محافەزات دەسەڵاتی ئەو مدیرە عامەیە لە مەرکەزا ئەو شتانە زۆر پەنجە و خستە سەر خاڵی زۆر گرنگ بۆ بەرنامەکانی ئایندەی کە لەگەڵ پەرلەمانتارانی کەم لەگەڵ سەرۆکی پەرلەمانی ئایندەی کەم بەڕاستی دەستی خۆش بێ فعلەن ئەو گرفتانە گرفتن فەرموو بەڵێ ڕاستی ئەمە نابێ هەر خۆمان بە حکومەتە هەڵواسین کە بڵین حکومەت ئەوەمان بۆ بکات ئەوەمان بۆ بکات حیمایش منتوزمان بۆ دابنێت یا ئەعفا نەهێڵێ یا ئەم بابەتانە ڕاستی ئەمە توانین خۆمان چی بکەین وەکو کارگەکان ئێمە وەکو کارگەی ئاسن جەناب فەرموو ناوێرین بجوڵێنەوە شیشە چێ بە چاومانە دیارە ئێمە کێشەکەمان گەورەترە لە چاو کارگە بچووکەکانە چونکە خۆتان زان سەرمایەکەشمان گەورەترە بۆیە کێشەکانمان تۆختر دەرەکەوێت ئێمە بۆچی وڵاتێکی وەکو ئێران یا وەکو تورکیا بتوانێت منافەسەی ئێمە بکاکە لە ئێستاە سکراب لە سلێمانی و لە ئێران و لە تورکیا هەمان نرخە ئێمە بێ و پرسیارە بکەین یان ئێمە هەتاکەی چاوەڕێ بکەین بڵین حکومەت ئاوڕێکمان لێباتەوە چارەسەر چییە چارەسەر ئەوەیە هەنێشتی بەسیید هەیە ینی بۆ نمونە ئەیوب باسی نەوتی ڕەشی کرد کە لە جنوبی عێراق بە 150,000 لای ئێمە بە $280 و $300 ینی لایەنەکەمەکەی من ئەمە طبعا مۆزوعێکی زۆر گرنگی تایە حەزەکەم جەناب احتیمامی پێبێ لە نەوتی ڕەشە ئێمە گەر بێت و حکومەتی هەرێم خۆی بمان ناتێت لە مەسفاکانی خۆی مادەی بابڵین سلڤەرەکەی زۆر نزمە ئەم سلڤەرە جەنابتان ئەزانن کە سەبەبی ڕئیسیە بۆ سەرەتان من کە نەوتی ڕەشە کڕم خۆم وەکو ئەرکێکی ئەخلاقی و دینی ئەچم فاسیەکەم زانم سلڤەرەکەی چەندێکە ئەنجا بەکارێنم بەڵام ڕەنگە و معلوماتەی من هەمبێ هاوڕێیەکم نەیبێ بەڕاستی ئەمە یەک دووەمینیان برایان زۆر باسی کێشەی کارەبایان کرد من باسی ناکەمەوە وەکو ئەوی کە فەرمیان کاک عەلی کە کارگەکان دانەخراوە ینی هەنێکی دانەخراوە بەڵێ ئەو لە 160 ڕەنگە هەنێکی دانەخراوێ بەڵام ئێستا من لە بینی داخستن و دانەخستنم لە 110 ئینتاجم هەیە ئالەم دەقەیە لەواتێ مانگی ئایندە بەڕاستی دایخەم لێش ناشارمەوە بە سەریحی ئێڵێم 3 جار سەردانی هەمەدانم کردووە کە کارگەکەمان بەرینە ئەوێ چەند جارێک نەک زیاد لە 10 جار سەردانی کەرکووک سەردانی دووس خواری عێراقم کردووە کە کارگەکەمان بەرینە ئەوێ باشە ئەگەریەوە بڕۆن چەندێ پارە و پارەی کوردستانە ڕوە ئێمە لە ئێستا ینی بەلایانی شەریکەکانتان $10 ملیۆن ئەی چەند کەس بێ ئیشە بێگەر تۆ بڕۆی ئێمە ئەگەر ئینتاجی خۆمان بین 170 بۆ 180 کرێکارمانەوێت ئەوە بەس ڕاستە و خۆ چەند کەسی تر ئیتر ئەوە ناڕاستە و خۆ ینی بیگرێتەوە لە ساعەتێکەوە لە کەڕەتی هەشتیکە بەڵە کاگڕند گەورەترین کێشەی ئێمە هەڵبەز و دابەزی کە ئێمە کارگە دانێن وەک تاجر نین بچین شتێ بکڕین سمێنە بیفرۆشینەوە یعنی لە 190 ڕەسمالەکەمان نەخەوێ لە 110 ڕەسمالی متحرک هەیە کە ڕؤیەکمانە بێ هەبێ بۆ 25 ساڵ لەم 25 ساڵەیە حکومت ئەوە نەو یاری پێکات دەمێ کاربا بەرزەکاتەوە دەمێ کرێ عەرزە لەسەر بەرزەکاتەوە دەمێ نایڵێ لەسەر پێی خۆ بوەستی لە قاچەدەیە ئەو مشکلەکەمانە هیچ کەسێک ناتوانێت لەسەر ئەم بەرز و نزمی کارەبایە بچووکترین شتە بۆ بجێڕمەوە گەورەترین پرۆژە مێنا لە سعودیەوە لە ڕانیە بیکەن مەشروعیشی ئەلبان بوو 350 کارمەندی ویست سیارەی تایبەتیان هەبوو ڕۆژانە ئێستا پێ دەڵم بۆ نەم کرد ڕۆژانە ئەچوو بۆ لادیەکان کابرای لادێی لە خەوەڵە سابوو بای 30,000 شیریان لێ کڕی ئەو کاتە ئەگەر ئەوە بکرایە هەرچی سایق تەکسی ناوشارێ نیوە ئیفرۆژە چوو مانگای پێکڕی بووە ئەی کابرا خۆ لێرە 30,000 دەست ناکەوێت لەسەر گرانی کارەبا وتیان با بە مەگاڵتە جارێ لە مەسلایەوە هەیە چۆن بە ئێماڵی کارەبا بۆ نێویستە کارەبا بە دووقاتە یەک ئیمێڵیان بۆ ناردم $70,000 وتیانەمە مەصرفی جەدۆی اقتصادیەکەمانە لەسەر تۆیە
لە بەرەوەی مەسئولیاتی تۆیە تۆ پێم نەوتین ئەم وڵاتە ئاوایە ئەی تۆ چۆن مەسەن نرخی کارەباکەی حقیقەتەکەت بێت حقیقەتم پێوتون نرخی زەوی بەرزە بێتەوە يعني ناتواني رؤياك نيش باور كهرباء بيبصوا حفتا منو توج معمل معنا ابي دايخ كاغرانج ام كهرباء جورترين ضربي ل بيشسازي لكردستان بو 20 ساڵی کرد ئێمە بێت چی 300 کارگەی بەداخستنا 300 کارگەی تر پەشیمان بوونەوە 2000 گەنجی تریش کە لە مشک ئەو پیشتازی بکە ئەو شەر پەشیمان بوو يعني هەر لەگەڵ بەرز بووە تۆ 7 دەفتەر و نیو زەرەر کرد 7 دەفتەر و $7,000 بەڵێ دوا قسە لەبەرەوەی کات تەواو بووە کاگڕەنج یەک شتی تر هەیە کە زۆر ئازارمەیە بەڕاستی ئێستا لە بینی سلێمانی هەولێرە جەنابتان لەوانەیە بزانن نازانم تاکید نیم بەڵام شتێک دروست بۆ بە ناوی تەنسیق ئەم تەنسیقە یعنی من ئەگەر بمەوێت لە معمەلێکی هەولێرەوە مواد بێنم بۆ سلێمانی ئەبێت لە سەیتەرێک ڕایەگرن ئاسایش هەڵبەت ڕایەگرێ ئەڵێ مەمنوع ئەمبارە بڕوا بێت تەنسیقە هەبێت تەنسیقەکە چۆنەکرێ ڕەنگە جەنابتان ئەتوان بە دوواداچین و بکەن بزانن کە ئەمە بەچی بە دوواداچون بکەم بریکاری وەزیر لێرەیە ئەم تەنسیقە یعنی من بەڕاستی زۆر ئازار دوو لە ڕووی جەنابتان زۆر بێمەعنایە سلێمانیە لە تەنسیق مواد هی بەرهەمی ناوخۆش بەعکسیشەوە هەروایە بەڵێ ئەو شتانەی کاگڕەنج یەک پەیامم هەیە بەڕاستی ئێمە چاوەڕێ بووین چوار پارچەکەی تریشمان بۆ ڕزگارکەن ئێستا لە بینی هەولێر و سلێمانیا بەرهەمی کوردی ئەبێت تەنسیقی من نازانە بۆ ماوادی تر بەس بۆ هەموو ماوادێ نییە مەسەلەن لە بینی هەردوو سەیتەرەیەتە سەیتەرێ بۆچی دانراوە بۆ ئەوەی ئەگەر چ نەفەر بێت چه بار بێت لێکۆڵینەوەی لێ بکەن ئەگەر منتجێک هاتبێت ئەم دی بەرەمێک هاتبێت ئەمەندی حیمایە کرابێ چۆن هاتووە یعنی ئەوە نقطەیەکی ئیجابیە حدودمان هەیە لە حدود کاکە کردما بەرەکەی قاچاق هاتبێ ئەمە نقطە یەکەم نقطەی دووەم ئەو گرفت شەفت چ شتێکی ئەمنیتیان با من عرضت بکەم شەفت هیچی ئەمنیتیانە تاوا قسەکەی تاوا بەڵام ئەو معاناتی کە هەیە بۆ موضوعی و تەنسیقی ئەمە لیژنەی باڵای چارەسەرکردنی کێشە پیشەسازیەکانمانەیە بە ئەمری جومەنی وەزیران بەفەرموو بە ناوی کارگەکانەوە ئەوە لێرە کەس پرسیارێکی بێ من تاو ئەلەو لیجنەیە بڵێن کاکە مشکلت سیکە بە قوربانم هەرچی کێشەتێ هەرچی مەشاکیلتێ پرست پێ بکەم و پرست پێ نەکەم هەمووی لەم دەفتەرا هەیە لەبەرەوە من بۆیە بە کاکە ڕەنجم وتم هەموو شتەکان باکۆکەینەوە ئێمە حەوت بابەت هەیە کە سناعی پێ پێشەکەوێت حکوومەت هەرێمی کوردستان چواری کردووە چواریشی جێبەجێ کردووە سیانی ماوە ئەم سیانە ئەگەر سوتەمەنی ئەگەر کارەبا ئەگەر دامی سناعیەکەی کە لە بەغا بە ئیتفاق بتوانین بچینە پێشەوە بکرێت و ناوچی پیشەسازیش کە یەکێکە لە گرفتەکان ناوچی پیشەسازی سناعی کێشە لە کارگەکان کێشەیان نامێنێ و قازانجی باشی شەکەن و بە کوالیتیەک و نرخێکی گونجاویش ئەوە ئەکەن و ئەم کوردستانە خۆشەویستێش جێ ناهێڵن و بگرە کەرتی پیشەسازی ڕۆژ بە ڕۆژ باشتر و کەشەسەرتر بێ بەرنامەکە چەندێ درێژ کرێتەوە بۆ لە هەفتەی ئایندەیە خۆت و وەزیر دانیشتنێکی داخراو ناکەن لە هۆڵێکا لە هەولێر لەگەڵ هەمویانە سەریحتر کاکە نانا ئێستا براکەم ئەزانی چی کاکە ئەزانی یەک حقیقەتیشەیە بەڕاستی بەڕێوەبردننی کورد لە بەڕێوەبردننی زۆربەی میلەتانی دنیاش قورسترا بڵێ بۆ ئێوە لەو ساوە داوای ئەوەکەن ئێستا کابرا ئەڵێ ئێمە ئەو سێشتە هەوڵی بکەنین جایەوەڵە نەبوو زووتر بتان ئەو سێشتە دیارە ئێوە هەر نیەتتان هێناوە معمەلەکانتان بەرن و بڕۆن ئەرێ کاکە خۆتان واتان نەئەوت ئێستاش بکرێ ئەو سێشتە کاگڕن ئەو سێشتە بکرێ کەس ناڕوە ئێ باشە خۆنە و فەرمووە گەر ئەمانە بکرێوانیانەوە کاگە بەڕێزە تۆ خۆت نەدوێت ئەوانە بکرێ ئەوانە ژیانەوە کاگرنج مەبەستە لە ئێستاوە کاگرنج ئێمە بە کوردی قسەکەین تێگەم فەرموو دوا قسە بۆ جەناب توخوا حەفیزیەکەی سپاس هەمووتانەکەم بەشداری باشتان کرد گفتوگۆکە گەرم بوو من یەک پێشنیارەکەم ئەگەر خۆت بتوانی ئەو ئیشرافی ئەو پێشنیارە بکەیت کۆربۆندێکی ئابووری ساز بکرێت تایبەت بە پیشەسازی من پێشکەشکارم
باشە ئەوە بێ جەنابی مامۆستایە ئەوانەی گویان لە دەنگی تۆ ئەبێ ڕاگەیاندنەکان هاوکارمان بن بەڵێ. ئەوەی لایانی پەیوەندیدارە لە وەزارەتەکان لە کۆمەڵ ڕێکخرا و وەکو ڕوودا و من بەڵێنە پێ ئێم وەکو ڕوودا و هاوکارە کۆربندێکی ئابووری هەموو ئەترافی چێشەکە ئەگەر ئێوە کردتان ئێمە خاوەنکار ئەیگوێزینەوە سپۆنسەری میداییە ئێمە پێشنیاری وەزارەتی بازرگانیەکەین کە کۆربندێکی زۆر زۆر ئابووری سپاس بۆ کۆربندێکی ئابووری زۆر گرنگە دەستخۆش زۆر زۆر سپاس بۆ هەمووتان کە عەلی ئەو سێ چوار خاڵی کەوتە جێ ئومێدی ئەمانە انشاءالله ئیشی لەسەر بکە وەکە عەلی انشاءالله لە ئایندەیە ئەگەر کە عەلی یەک بزانە بۆ چیە ڕۆن باش هەموو معاناتەکانیان لە جێگەی خۆیان بوو هەموو قسەکان شتی ینی لە دوای بەرنامەکە من زۆر گەشتبینم چ بە حکوومەت هەرێمی کوردستان چ بە وەزارەتەکەی خۆمان لەو حەوت خاڵەی کە دەستنیشانمان کرد و قسەمان لەسەر کرد ئێمە چواریمان جێبەجێ کردووە سێ خاڵی هەرەسەرەکی کە ئاماژەمان پێیە ئەو سێ خاڵێش چ بە سوتەمەنی و چ بە کارەبا ئەگەر بتوانین ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ئاماژەم پێیا ئەو لیژنەیە قەرارێکی ئیجابی بدات و ئێمە داکۆکیکەرین چونکە وەزیرەکەی خۆمان ئەندامەت لەو لیژنەیە و خۆشمان خوێندنەوەیەکی بابەتیانە لە ڕووی ئابووری لە ڕووی گەشە پێدانی سناعیە ئەوەمان کردووە زۆر گەشتبینی بە جێبەجێکردنی خاڵێکی تر وەکو پێشنیار هیوادارم هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ببنە بازارێکی باش بۆ بەرهەمی کارگەکانی ناوخۆ ینی زۆر پێویستە جاجار ئەوە لە ڕیکلام و لە بەرنامەجی ئێستا ئەم بەرنامەی کە ئیکەین مەسەلەن باید دیعاە بۆ کۆمەڵێ بەرهەمی بۆ کەناڵە ناوخۆیەکان زۆر ضرورە کە پشتیوانی خۆش بێت زۆر سپاس بەڕاستی دڵخۆش بووم بەوەی کە لە هەولێرەوە گەڕایتەوە سلێمانی بۆی کە لەگەڵیان دابنیشی هیوادارم خۆت و جەنابی وەزیر لە قاعەیەکی داخراوە بانگەوازێکیان بۆ بکەن بزانە بە تایبەت ئەوانیان کە نوێ کارگەکانیان لێرە بەرنەدەرێ لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت دواتر وەجێگرەکەی تەنسیقیان بۆ بکەن بەڵکو ئینشاءڵڵا ئەو کۆچی پارەیە ڕابگرن ئێستاەوە هەر کەسێک مەسەلەن ئەو بەرنامەی هەیە ئەتوانێت مەسەلەن عنوان و ناونیشان و ئەو شتانەمان با تێ بانگێشتی شەکەین و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئەوانەش کە ڕۆشتون ئەتوانن زۆر ئەگەر زۆر ئەوەی بەڕێزم ئەمە ئێمە بە کوردی قسەکەین زۆر سپاس ئەڵێم حەوت دەعمت هەیە بە قانون تۆ چوارت جێبەجێ کردووە سیانت ماوە سیانەکە هەوڵوێن بۆسم هەر باشە یا هەوڵ علی وعدێکی یای نێ وتی نایڵین سعری زەویەکان بەرز بێتەوە نەمود نایڵین سعری زەویەکان بەرز بێتەوە وتم تعلیماتێکە دەرکراوە تعلیماتەکەیش قابلی دەرتان کردوان تعلیماتێکە دەرکراوە قابلی دەستکاریکردنە آخر ڕاگیرە زۆر سپاس بۆ بریکاری وەزیر بۆ مامۆستا بابان بۆ یا شێخ بۆ جەنابیشت قوربانتانم یاخوا بە خێربێن سەر سەرماتن سەر چاوماتن کاکە ئەیوب یعقوبی جەنابیشە میوانە خۆشەویستەکانیەوەش جارێکی تر سپاس بۆ شاری جوان لە سلێمانی خوافیز